لە ماوەی ڕابردوودا حکومەت یاریمی کوردستان بۆ پەرەپێدان و وەبەرهێنان لە ژمارەیەک لە کێڵگەی نەوتی ڕێکەوتنێکی لەگەڵ کۆمپانیای ڕۆسنەفتی رووسی ئیمزا کرد. بۆ ئەو شوتەبێژی حکومەت یاریمی کوردستان دەڵێت لە ڕووی تەکنیکیەوە گفتوگۆ لەگەڵ کۆمپانیای ڕۆسنەفت تەواو بووە و لە ئێستادا ڕێکەوتنەکە گەیشتۆتە قۆناغی کۆتایی و دوای ئەوە کێڵگە نەوتەکان دیاری دەکرێت ئەو کۆمپانیا لە هەرێمی کوردستان دەست بەکار دەبێت. ئەو ڕێکەوتنە سەرەتایی کە لەگەڵ ڕۆسنەفت هەبوو دوایەوە لە ڕووی تەکنیکیەوە گفتوگۆ کرا لە ماوەی چەند مانگێک کۆتایی پێبێتن و ئێستا گەیشتە قۆناغەکانی کۆتایی. دوای ئەوە لەسەر ئەو کێڵگانە ڕێک دەکەون کە ئەوان ئامادە نەکە بێن ئیشی لێ بکەن. مامۆسایەکی زانکۆش دەڵێت ئەگەر ئاماژ لەو ڕێککەوتنەوە بەرهێنان نەبێت لە هەرێمی کوردستان ئەوە ڕنگدانەوەی پێویستی نابێت لەسەر ژیان و گوزرانی هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران. هەروەک ئەوش دەخاتە ڕوو ڕێکەوتنەکانی ڕابردووی نەوت لە کوردستان ئەو ئامانجەی تێدا بەدی نەدەکرا. هەموو ئەو ئیتفاقانەی دەکرێتن هەموو ئەو لێک تێگەیشتانەی دەکرێت هیچ کاریگەری و هیچ ڕنگدانەوەیکی لەسەر ژیانی خەڵک نییە. چکە وەبەرهێنان واتە دروستکردنی توانای بەرەمهێنانی ڕاستەقینە، بەڵام لە هەرێمی کوردستان هەموو ئەو وەبەرهێنانە نابتە هۆی دروستبوونی توانای بەرەمهێنان، بەڵکو دەبتە هۆی دابەشکردن و بەهەدردانی زەوی و دەرامەتی کوردستان، نابتە هۆی دروستکردنی توانای ڕاستەقینەی بەرەمهێنان. حکومەتی هەرێمی کوردستان بۆ پەرەپێدان بە کێڵگە نەوتیەکان و زیادکردنی بەرەمهێنانی نەوت تا ئێستا چەندین ڕێکەوتنی لەگەڵ ژمارەیەک لە کۆمپانیا زەبەلاح و بەناوبانگەکانی جیهان ئیمزا کردووە. دوایین ڕێکەوتنیش لەگەڵ کۆمپانیای ڕۆسنەفتی رووسی بوو کە وەک وتەبێژی حکومەتی هەرێم دەڵێت لە ئایندەیەکی نزیکدا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.